لە ڕابردووە ڕامانگەیان کە کۆبوونەوەکانمان بەردەوامە بن واتە ئەمە ناکاتەوەی بڵێن ڕێنەکەوتوین کاڵێن کۆبوونەوەکان بەردەوامە بن ئێستش پێتان ئەڵێن کۆبوونەوەکان بەردەوامە چکە ئێمە هەمواری یاساکەین و یاسا ژووردەکاری هەیە ئێمە لە ڕابردووە و خاڵانەی کە لەسەری لێکتێگەیشتنمانەوە لەسەری ڕێکەوتوین ئەمڕۆ بەشێکی لەوە سیاغە کراوە و وردەکاریەکەی ئامادە کراوە ڕەنگە پێویست کات کۆبوونەوەی دیاتریش یان دواتریش کۆبوونەوەی تریش ئەنجام درێتەوە پێموتن کۆبوونەوەکان بەردەوامە بێتاوەکو بتوانین یاسایەکی باش لە هەرێمی کوردستان ئامادە بکەین کە هەموو خەڵکی کوردستان کە ئامانجمانە لێی هەڵبژاردنێکی پاوەکو بێگەر لە هەرێمی کوردستان بکرێ هەموو خەڵکی کوردستان دڵخۆش بن بەو یاسایان ئەو دەنگەی کاچەی خاتە سنووڕەکەەوە دڵنیا بێکە دەنگەکەی پارێزراوە دیارە لە ڕابردووەوە ماوەتوە ئەو یاسایە ماوەیەکی دوور و درێژی بەسەرچووە بۆیە پێویستی بە هەموارکردنەوەیە پێویستی بەوەیە تازە بکرێتەوە و ڕێک بخرێتەوە وە کۆمیسیۆنی باڵاش ئێوە هەموو لایەگەزان پێشتر ئەمەمان ڕاگەیانوە بڕیارمانداوە بە یەکۆم ئیشانە جێبەجێ بکەین و ئەمانەش کاتی پێویستە ئەمڕۆ لە کۆبوونەوەکەمان و کاکزانە باسی کرد وەفدی یۆنامی لەگەڵمان بەشدار بوون وردەکاریەکی زۆر کراوە مەسلەی پێگاتەکان بەڕێزان پێگاتەکان پێگاتی ئەساسی هەرێمی کوردستانن خاوەن تەقدیرن لە هەموو پرسەکانی هەرێمی کوردستان نەک تەنیا لە پرسی هەڵبژاردن ئەوان ڕاوبۆچوونی خۆیان هەیە بە تەقدیرەوە سەیری ڕاوبۆچوونیان ئەکرێ ئێمە لە ڕابردووە هەم لەگەڵ یۆنامی کۆبوونەوەیان کردبووە هەم لە پەرلەمانی کوردستانیش کۆبوونەوەی ڕایشکاری کرابوو کە ئێمە لەگەڵ برای بەڕێزم کاک زانا و من بزوتنەوەی گۆڕان لەگە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەگەڵیان دانیشتین جۆمان لە ڕاوبۆچوونەکانیان کرد ئەمڕۆ ڕاوبۆچوونانشمان گفتوگۆ کرد و چاوەڕێین لە داهاتوویەکی نزیکە یۆنامیش ڕاوبۆچوونی خۆی وەکو پێشنیاری خۆیانمان بدەنە هەردوو لامان دابنیشن دراسی ئەمە بکەین و وردەکاریەکانیش لە کاتی خۆیان بتوانین هەمی ئاساکە هەموار بکەینەوە کۆمیسیۆن کارا بکەینەوە بە پشتیوانی خۆیان لە کاتی خۆی هەڵبژاردن ئەنجام ئەمڕۆکە گفتوگۆمان کرد لەسەر ئەوەی کە ئەم ڕێکەوتنانەی کە لەسەر خاڵەکانی ڕابردوو کردومانە چۆن بتوانین لە سیاغەی قانونێکدا لە ڕەژنووسی پێشنیازە یاسایەکدا جێگایان بکەینەوە و داڕشتنی یاسایی بۆ بکەین بۆ ئەوەی لەمە دووە لە ئایندەیەکی نزیک پەرلەمانی کوردستان دەست بە ڕێکارەکانی هەمواری یاسای هەڵبژاردن بکات خۆشبەختانە دەتوانین بڵێن لەسەر کۆی ئەم خاڵانەی کە پێویستن بۆ هەمواری یاسای هەڵبژاردن ئێمە ڕێککەوتوین و خاڵێکی ئەو تۆ نەمایە کە خلافمان لەسەری هێبی لە نێوان ئێمە و برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم بابەتەی کە زیاتر بۆتە پرسێک کە بەداخەوە زیاتر باسی لێوە دەکرێت کە پارتی وێچێتی لەسەر کورسی کۆتاکان ناگەن بە ڕێکەوتن ئێمە هەردوو لامان هاوڕاین لەسەر ئەوەی کە پێکاتەکان پێکاتەی ڕەسەنی هەرێمی کوردستانن مافی خۆیانە خۆیان ڕایان هەبێت سەرنجی خۆیان هەبێت لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن لەسەر ئەم ئەساسە لە ماوەی ڕابردوودا لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیەک ئەنجام درایە و ئێمە و برادرانی یەکێتی و بزوتنەوەی گۆڕان و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان گوێگر بووین لەم کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان سەرنجەکانیان خستە ڕوو ئەمڕۆ سەرنجەکانیان لەم کۆبوونەوەیەدا باسی لێوە کرا تاوان کۆبوونەوەکەی ئەمڕۆ بە ئامادەبوونی شاندێکی یۆنامیش بووە لەگەڵمان کە هاوکار بوون گوێگر بوون لە ئاراستەی دانوستانەکانی لێوان هەردوو لاماندا بۆ ئەوەی لەم خاڵەش دەرباز ببین و ڕای پێکاتەکان خۆیان کە ڕای پارتی وێچێتی ئەوە بووە کە جێگای ببێتەوە ڕای پێکاتەکان جێگای ببێتەوە لە هەمواری یاسای هەڵبژاردن شاندی یۆنامی داوامان لێکردن کە ڕای خۆیان بە فەرمی بدەنە هەردوو لامان لە چەند ڕۆژی ئایندەی نزیکدا ڕای فەرمی یۆنامی ڕایەکی پێشنیار کراو دەبێت ینی بڕیار نابێت بۆ پارتی وێچێتی بۆ ئەوەی ئەمە تەزبیت ببێ ڕایەکی پێشنیار کراو دەبێت کە دەیدەنە هەردوو لامان لەسەر ئەساسی ئەم کۆبنەوەی لە ڕابردوو چ لە سەرۆکایەتی پەرلەمان چ خۆیان لەگەڵ پێکاتەکان کە کۆبنەوەیان کردووە بە تەکید ئەم پێشنیاریان بە هەند وەردەگیرێ و لە چەند ڕۆژی ئایندەی نزیکدا دەتوانین بڵێن لەسەر ئەم خاڵەش دەگەینە ڕێک